بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. پارتی دموکراتی کوردستان دەقی ڕێکەوتنەکەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی بۆ پێکهێنانی حکوومەت و پارێزگاری کەرکووک بڵاو کردەوە. جارێکی تر پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی بۆ تۆمەتبار کرد کە لە ڕێکەوتنەکان پاشگەز بۆتەوە. لەلایەکی ترشەوە مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوو و ئەمڕۆ جەختی لەسەرەوە کردەوە کە کەرکووک و پێکهێنانی حکوومەت یەک پاکێجن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی محەممەد عوسمان پەرلەمانتاری پێشووی یەکێتی لە پەرلەمانی عێراق، هەروەها لە هەولێرەوە بەهمەن کاکە عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمێ. پارتی دەقی ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی بڵاو کردەوە. مەکتەبی سیاسی یەکێتی ژەخ لەوە دەکاتەوە کەرکووک و پێکهێنانی حکوومەت یەک پاکێجن. دوایەوەی یەکێتی بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی بۆ دەنگدان بە سەرۆکی هەرێم نەکرد، پەیوەندیەکانی پارتی و یەکێتی ڕووی لە ئاڵۆزی کرد و شەڕی ڕاگەیاندنیان دژی یەکتر دەست پێ کردووە. دوای ناکۆکیەکان پارتی دەقی ڕێکەوتنی بۆ پێکهێنانی حکوومەت و دانانی پارێزگاری کەرکووک بڵاو کردەوە. ڕێکەوتنەکەی هەردوولا لە 18 خاڵ و پاشکۆیەک پێک دێت. لە ڕێکەوتنەکەدا باز لە پشگیری یەکتری لەسەر ئاستی هەرێم و عێراق و دەرەوە دەکەن. سەبارەت بە پارێزگاری کەرکووکیش لە پاشکۆی ڕێکەوتنەکەدا هاتووە، هاوتەریب لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێ بارزانی و کۆسرە ڕەسوڵ پارێزگارێک بۆ کەرکووک دیاری دەکەن. دوای بڵاوکردنەوەی دەقی ڕێکەوتنی نێوانیان مەحموود محەممەد وتەبێژی پارتی لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژە بۆ دەکات مەکتەبی سیاسی یەکێتی پابەندی ڕێکەوتنی نێوان نێچیروان بارزانی و کۆسرە ڕەسوڵ و دانانی پارێزگاری کەرکووک نەبوون. پێشتریش مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاندبوو پارتی پابەندی ڕێکەوتنەکە نەبووە. کۆسرە ڕەسوڵیش ڕەتی کردەوە لەگەڵ بارزانی لەسەر دانانی فەرەیدون عەبدولقادر بۆ پارێزگاری کەرکووک ڕێککەوتبن. لە دوایین پێشاتیشدا مەکتەبی سیاسی یەکێتی کۆبۆ و تاوتوێی دۆخی هەرێمی کرد. ماڵپەری پیوکەی میدیای زمان حاڵی یەکێتی بڵاوی کردەوە. لە کۆبوونەوەکەدا یەکێتی هەڵوێستی و یەک بڕیاری لەسەر پرسی پێکهێنانی حکوومەت و بەشداری بە پێی ڕێککەوتن و پاکێجەکانی هەرێم و کەرکووک و بەغدا لەگەڵ پارتی دووپات کردوێتەوە. لەلایەکی ترەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا مەکتەبی سیاسی پارتی بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی یەکێتی پەیامێکی ئاڕاستەی و حیزبە کرد و ڕایگەیاند ومێدەواری نەویە دەهاندەری یەکدەستی و تەبایی ناوخۆی حیزبە تێکۆشەرەکەتان و هەوێنی زیاتری یەکگوتاری سیاسی و هاوپەیمانی ڕاستەقینە و کاری هاوبەشی سەرجەمێز و لایەنە سیاسیەکانیش بێت بۆ پتەوکردنی پایەکانی ئەزموونەکەمان. هاوکات مەکتەبی سیاسی یەکێتیش وەڵامی پارتیدایە و لە بەیاننامەیەکدا دەڵێت دڵنیاتان دەکەینەوە کە لەم قۆناغی ئێستادا یەکێتی لە هەموو کازیاتر یەکدەست و باشتر یەکەڵوێستە بۆ چارەسەری کێشەی ڕەوای گەلەکەمان و پێشخستنی پرۆسەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان. یەکێتی و پارتی دوای چەندین ڕێکەوتن لەسەر دانانی پارێزگاری کەرکووک پەیوەندیەکانیان لێک ترازان. ئەمە لە کاتێکدا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ماوەی زیاتر لە ساڵێکە خەریکی تەخوینکردنی یەکترن و لەبارەی ئاساییکردنەوەی کەرکووک ناگەنە ڕێکەوتن. خەڵکی کەرکووکیش بۆتە قوربانی ململانەکان. وێڕای دەستپێکردنەوەی پرۆسەی تەعریب، سووتاندنی دەغڵ و دانی جووتیارانیش دەستی پێ کردووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کاک محەممەد بەخێر بێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بۆچی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لەسەر پرسی کەرکووک ڕێک ناکەن و پرسی کەرکووک ئێستا بۆتەوەیەوەی کە پەیوەندیەکان ئاڵۆزمە مەسەلەی حکوومەتیش کێشەی بۆ دروست بێت. بەڵێ سەرەتا ڕەمەزانتان پیرۆز بێ ئینشاڵڵا ئەم مانگە بە خێر و خۆشی تێپەڕێنین. لە ڕاستیە کێشەی ئێمە ئەتوانین یعنی بە شێوەیەکی تر باسی بکەین. ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دوو حیزبی بە درێژایی یعنی چەند ساڵی ڕابردوو حکومڕانمی لە کوردستان هەر کەسە بەبێ ئەو نسبە و تەناسوبێکەوە هەیە توانیمانە زۆر ئینجاز و دەستکەوتی باش بۆ ئەمێتە بەدەست بێنین، بەڵام کێشەی زۆرشمان هەبوو ڕەنگە لە هەندێک شوێنش یعنی تووشی قوڵترین کێشە و ململانێ بێتین. ئێمە پێمان خۆش بۆ لەگەڵ برایانی پارتی کە ئەوانەی کە هەیە هەم لە
هەم لە بەغدا هەم لە کەرکووک هەم لە کوردستان کێشەکانمان هەموو یەک کێشەیە و پارتیەکەی بەغدا و پارتیەکەی کەرکووک و پارتیەکەی هەولێر سلێمانی هەموو یەک پارتیە و پێچەوانەش بە هەمان شێوە یەشێتیەکان. بەڵام برایانی پارتی لەگەڵمانە ئەوەی کە ئێمە دەمانەوێ بۆ ئاراستەی ئەوان نایان لەگەڵمان ڕێک ناکەون و نایانەوە هاوشانمان ناگرن لە چارەسەرکردنی ئەو کێشانەیە بۆیە کە ئێمە ئەبێت ناچار بووین بۆی کە لە شوێنێکا بۆستین بۆ ئەوەی بەرژەوەندی باڵای میلێتەکەمان لەوە زیاتر نەکەوێتە خەتەرەوە چونکە ئێمە وەکو باسم کرد ئێمە کە دوو حزب بووینە کە حکوومەتمان پێکەناوە لەگەڵ بەشێ لەلایەنەکانی ترشا بەڵام ئێستا هەست دەکەین برایانی پارتی بە ئاراستەیە گەڕۆن لە چۆ بۆ خۆیان کار بڕوا و بیان و بیکەن ئەیکەن ئەوەی کە خۆیان بیکەن بە دەستکەوتی نیشتیمانی لە قەڵەم بدەن ئەوەی کە کەسێکی تر بیکە بە خیانەت و بەلادان لە ڕیزی نیشتیمانی و لە چی و چی ئەوانەی پێ لە خەڵەم بدەن بۆ یەکە ئێمە پێم وایە لەم حاڵەتەیە ئەکەوینە جێژەنگێکی زۆر گەورەوە یعنی ناکرێ من ئەمە ئەگە بە قسەی تۆ بکەم کوردێکی ڕەسەنم بەڵام ئەگە تۆ بە قسەی من پێچەوانەکەی ئەمڕۆ مەسەلەن دەقی ڕێکەوتنەکە بڵاو کرایەوە ڕێکەوتنی پارتیویشتی لەبارەی حکوومەت و لەبارەی پارێزگاری کەرکووکیشەوە یعنی خۆی لە ڕێکەوتنەکە هیچ باسیەوە ناکە کە پارێزگارێک لە پشکی یەکێتیدا بنرێت دەڵێ بە ڕێکەوتنی کۆسرەت ڕەسوڵ و بارزانانی پارێزگارێکدا دەنرێت. ئێمە طبعا جەنابەت و هەموو خەڵکی کوردستان ئەزانێ ئێمە لە هەڵبژارین 2010 پەرلەمانی عێراق بەشداریمان کردووە لە کەرکووک 6 کورسی کورد کە هەیبووە هەموو ئێستا لایەکێتیە لەبەر ئەوە بەپێی ئستحقاقاتی انتخابی ئەو مافەمان هەیە کە پارێزگار لە کورد بێ و لە کورد بێ یەکەم دووەم لەناو کورسا لەیەکێتی بێ بەڵام برایانی پارتی تا ئێستا ئەم حەقە بە ئێمە ڕەوا نابینن بۆ یەکە ئێمە تووشی ئەم جێژەنگە بووینە باشە لەسەر فەرید عەبدولقادر ڕێکەوتبوون باز لەوە دەکرێت بۆچی لە دژی ئەوەن کە فەرید عەبدولقادر بکرێت ئێمە خەلەکە لە شوەیە پێم وایە خەلەکە لای برایانی پارتی نەک لای ئێمە برایانی پارتی بە حیسابی خۆیان ئەڵێن ئەوانەی کە لە 16 ئۆکتۆبر لە کەرکووک بوونا هەر کەسێک بن ئەوانە کەسیان بۆیان نێ هیچ سوڵتە و دەسەڵاتی و هیچ مەنسەبێکیان نە لە حکوومەتی عێراقی نە لە کەرکووک نە لە هیچ شوێنە هەبێ ئێمەش لە کاتێکە بە بەڵگە و بەدی کۆمێنت کەلامە لە دوور و لە نزیک ئاگامان لەوە نییە کە 16 ئۆکتۆبر چۆن ڕوویداوە بە پێچەوانە و بەڵگەم بەدەستەوە هەیە ئیستا لێرە پێمە کە 16 ئۆکتۆبر چۆن ڕوویدا وە چێ کردی وە چێ شپارەی وەرگرت ینی پارەشی لەسەر وەرگیرا بەڵێ پارەشی لەسەر وەرگیرا کێ وەریگرتووە واضحە تۆگەر ئەو لایەنە کێ پارەی لەسەر وەرگرتووە بەسەر چاو سەرای لە خاکیش ینی خەڵک پارەی لەسەر وەرگرت هیچ قسەی هیچ لێدوانێکی یەشێتی هیچ لێدوانێکی هیچ لایەنێکی سیاسی کوردستانی و عێراقی و دەرەوەی عێراقی هیچی با حیساب نەکەین بەڵام لێدوانەکانی برایانی پارتی بزانین چیاڵێ یەکەم جەنابی کاک مەسعود تەسریحێکی داوە چاپێکەوتنێکی کرۆ لەگەڵ ڕۆژنامەیەکی ئەمریکیە ئەڵێ ئێمە بۆ یەکە لە 16 ئۆکتۆبر ئەو ناچانەمان سوال کردووە ویستومانە شەڕ نەبێت کێشەکانمان لە ڕێی دەستورە چارەسەرکەین ئەمە تەسریحی جەنابی کاک مەسعودە دوو کاک فازڵ میرانی ئێساوا بە سوورۆ بە سەود لامە ئەگەر پێویستەکە ئەڵێ ئێمە بە ئیتفاق ئەو منطقانەمان چۆڵ کردووە سێەم حەیدەر عەبادی ئەڵێ ئێمە لەگەڵ پارتی و لەگەڵ ئەمریکیەکان ڕێکەوتوینە لە دوای کۆتایهێنانی شەڕی داعش دەبێ هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو منطقانە 400 میلیۆن دۆلارشمان تەسلیمیان کردووە ئیتر ئەمە لە چۆ من ئاگادارم 16 ئۆکتۆبر ڕوویداوە و ئەمە خوێنی ئێستش خوێنی پێشمەرگەی یەکێتی لە کەرکووک گوشک نەبووەتەوە پارتی خوێن لەخوا بەزیاد بێ خۆن لە لور کەسیان نهات لەبەر ئەوە یعنی تۆ ئەم ڕاستیانە ئەبینی بەڵام بەدیوەکەی ترشا دێ تەخوین شمەکەی ئەڵێ مادام ئەبێ لە کەرکووک و لە بەغدا و لە هیچ شوێنێ ئەوەی کە لە کەرکووک بووە ئەوەی یەکێتی بووە ئەوەی کادرە نابێت کەس هیچ پلۆپۆسی وەرگێ باشە مرژ میلێتەکەم داوای ئیشم لێکە داوای دامەزرانم لێکە داوای پرۆژەم لێکە داوای هەموو شتێکم لێ باشە کە تۆ لە دەسەڵاتانەبی چۆن دەتوانێت خزمەتی و خەڵکەکە سوپاس دەکەم دەگرێم وڵای بەرز کاک بەهمن بەڕێزیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان بۆچی ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان دەقی ڕێکەوتنەکەی لەگەڵ یەکێتی بڵاو کردەوە ئامان لەوە چی بوو و لەبارەی پارێزگاری کەرکووکشەوە بۆچی لەگەڵ یەکێتی ناگەنە ڕێکەوتن و بۆی کە پرۆسەی پێکەنانی حکوومەتیش لە کوردستان خێراتر بێت. سەرەتا زۆر سوپاس سڵاو لە خۆت و لە بینەرانی پەیامیش پیرۆزبای مانگی ڕەمەزان لە خەڵکی کوردستانەکەم. ڕاستی ئەگەر ئیجازەم بدەی هەندێک ئەو برادرە هەندێک بوختانی کرد وڵامی بدەینەوە وابزانم ئەوەی کە لە کەرکووک ڕوویداوە پێویستی بە بەڵگەی نووسین و قسەکردن نییە چکە بە HD هەیە ینی با سوورە و سەوتی HD هەیە کێ خیانەتی کردەوە کێ کەرکووکی فرۆشتەوە کێ سەنگەرەکانی چۆڵ کرد هەموو ئەمانە بە تەسویر هەیە
و ئەوەی کە بەرژەوەندی باڵای میلەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک محەممەد باسەکە ئەسڵان بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرژەوەندی باڵای میلەت نەبووە ئەوەی کردەوە لە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی باڵای میلەت نییە پەیوەندی بە پۆست و پاوایەوە هەیە یەکێتی باشترە زانێەوە محەممەد کاک محەممەد خۆی لە کەرکووکە باشترە زانێ بوونی پارێزگارێکی کورد لە هەر حەزبێک بێ لە بوونی وجودی ئەو دەسەڵاتە عەسکەری لە کەرکووکایە هیچ دەسەڵاتێکی نابێ و کەسێکی فاشل دەرەچێەوە تەنها دەبێتە بووکەڵەیەک بەدەستی ئەوانەوە سەبارەت بە ڕێکەوتنەکەی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پاشکۆر ڕێکەوتنەکەش لە نێوان هەردوو بەڕێزان جەنابی سەرۆک بارزانی و کاک کۆسفەتە بەوازەحی وتراوە لەگەڵ پێکهێنانی حکوومەت هاوتەریب لەگەڵ پێکهێنانی حکوومەت بە هیچ شێوەک باسی سەردەمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نەکراوە ئەمە خروقاتی یەکەم خروقاتی دووەم ڕێکەوتن کراوە لەگەڵ لەسەر فەریدون عەبدولقادر ئەوەی کە کاک کۆسەر دوێنێ وتی هیچ وانە لەبەر ئەوەی کاک فەریدون عەبدولقادر ڕوونکردنەوەی داوە و شاهدیشی نووسیوە لە ڕوونکردنەوەکەی کە عارف قوربانیە و عارف قوربانیش لە کەناڵی ڕوودا و دانی پیادانا کە ئەوە ڕاستیە کاک فەریدون نووسێتی بەڵێ کاک فەریدون ڕێکەوتنی لەسەر کرا ببێتە پارێزگار ئەوە خاڵێکی تر کە ئەمەوێ پێتان بڵێم مشکلەی یەکێتی مشکلەی کەرکووک نییە لە پێکێنانی حکوومەت یەکێتی عەرقەلە دروستەکا بۆ ئەوەی حکوومەتی هەرێم نەکەوێتە سەر پێی خۆی چونکە کاکە ئێستا پێتەڵێم چونکە یەکێتی پێی هەزم ناکرێت کە پارتی و سەرکەوتنە گەورەی بەدەست هێناوە و ئەوێ و سەرکەوتنی لە پارتی تێک بدا ئەوە یەک دوو باڵەکانی هەیە ناتوان ڕێکەوت سەرکەوتن لە هەڵبژاردننا کە 45 کورسیمان هێنا و حزبی یەکەمی کوردستانی و زۆرینی پەرلەمانیش لایەگەر بەبێ منە بۆیانە دەتوانین بەخاوەنی هیچ کاتێک ڕەبتی بە یەکێتیەوە نییە ئاستان یەکێتی خۆی مەمنون بوو کە نەتیجەی انتخابات تەوقیع کرێت چکە بستووە کورسیەکەی ئەوان قسەی لەسەر بوو نەک 45ەکەی ئێمە واوە بزوتنەوەی گۆڕان و خەڵکی سلێمانی شاهدن بەڵام لێم مەبڕە بەوەی بە سیستەم بێمە سەری بە خەڵ بۆ بچی کەمەوە یەکێتی لە نێوان باڵەکانی خۆی ڕێک ناکەوێت لەسەر پۆستەکان باشترین نمونە و ڕزەقترین نمونەیەش سەرۆکی پەرلەمانی کوردستانە بەپێی اتفاقی پارتی و یەکێتی دراوە بە یەکێتی بەڵام لە نێوان دوو خاتونە تا ئێستا یەکێتی تا ئەم دەقەی من قسەت بۆکەم خۆیان یەکلایی نەکردوتەوە کە کیان ببێتە سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو قسانەی ئەو برادرە وتی کاک مەسعود لەگەڵ ڕۆژنامەیەکی ئەمریکی وایەوە ئەسڵ و ئەساسی نییە کاک مەسعود لە هەموو مقابلەکانی وتوێتی لە کەرکووک خیانەت ڕوویدا خیانەتی نیشتیمانی کراوە و ئەو خیانەتە نیشتیمانیش هێزێکی دیاریکراو کردوێتی و کۆمەڵی خەڵ لەناو ئەو هێزە دیاریکراوە کردوێ هەر ئەو کاک محەممەدەی کە ئێستا دانیشتووە کاڵێ ئێمە شەڕمان کرد لە کەرکووک خۆی ڤیددیۆی هەیە کە لەناو کەرکووکا بە خەڵکەڵێ مەڕۆن شار ئارامە و ئاراسی شێخ جەنگی ئەڵێ کەرکووک کۆتایی پێهات هێزەکان بەرەو هەولێرە چن داوا لە خەڵکی کەرکووکە گەڕێ ئەەکەم بگەڕێنەوە تاولە و دۆمینە بکەین و بەرنەوە با تاولە دۆمینەکانی خۆمان بکەین کەرکووک زۆر ئارامە بەڵگەیەکی تریش ئەوەیە کە بە ڤیددیۆ بە ڕسمیش هەیە کە خالد شوانی ئەندام پەرلەمانی یەکێتی ئێوارەکەی هەموو سەرکردەی حەشدی شعبی لە کەرکووک داوەتی ماسی کردووە باشە ئەمانە ئەگەر شەڕیان کردووە لە کەرکووک و ئەوان ئەگەر سنگەرەکانیان چۆڵ نەکردەوە کەرکووکیان نەفرۆشتووە چی دەکەن لەوێ کاک محەممەد خۆی چی دەکرد لەوێ بە خەڵکیەوە مەڕان ئارامە شار کاگاراسی شێخ جەنگی چی دەکرد لەوێ لەگەڵ حەشدی شعبی و کاک خالد شوانی چیە کرد لەوێ کاکەوە عەفوەن خالد شوانینە ئەو کوڕی تریان کە ئێستا ناوم هێنا ئەوانە چیان دەکرد لە داوەتی ماسی خواردن لەگەڵ سەرکردەکانی حەشدی شعبی خاڵێکی ترەڵێ کاک فازڵ میرانی گوتوێتی بە ئیتفاق و ناوچانەمان چۆڵ کردووە ئەسڵ و ئەساسی نییە نمونەیەکی تری عادل عەبدولمەهدی هێنایەوە کاکە عادل عەبدولمەهدی بەوازەحی بەڕوونی بە پوختی وتی ئێمە عەبادی وتی ئێمە لەگەڵ ڕێکەوتنمان لەگەڵ بەشێکی یەکێتی کردووە مالکی بەوازەحی وتی سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی کە شەڕیان نەکردووە سەنگەرەکانیان چۆڵ کرد ڕێگەیاندا جێشی عێراق بگەڕێتەوە کەرکووک و قەیس خەزعەلی خۆی دەڵێ ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی کردووە حەقا حکوومەتی عێراق لەم ڕۆ بەدواوە موچەی هێزەکانی یەکێتی بدا ئاڵا تاڵەبانی نەفسی شەو ئەڵێ کەرکووک گەڕایەوە باوەشی نیشتیمان لەمە و دوای ئێمە قسەمان لەگەڵ عێراقا کردو بودجەی سلێمانی دابین کات خۆ ئەگەر ئیجازەم بدەیت مەسەلەکە عەبادی داوەتی ئەسڵ و ئەساسی نییە ئەو ڕێکەوتنەی ئەو خاڵەتەوە کەم ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئێمە و حەیدەر عەبادی کراوە بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ڕێکەوتنێکە کە ئەو ڕێکەوتنە هیچ کاتێک ئەو سنوورانە ناگرێتەوە و کۆمەڵێک ناوچەیە لە حدودی مووسڵ کە ئەو ناوچانە کێشە لەسەر ناوچەی کەمەنەتەوایەتیەکان و کەمەعاینەکانن ڕێکەوتنەکەش بەم نەسە هاتووە کە ئەو خەڵکە بڕیارە دەن چ هێزێک لە ناوچەکانیان بمێنێتەوە بەوشێکش ناوی کەرکووکی تیانە بەوشێکش ناوی دووسخورماتووی تیانە
ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا خیانەتێکی نیشتیمانی بوو بە خەڵکی بە وازەحی بە HD بینی کەناڵەکەی خۆشتان لەوێ بوو. بەڵێ بۆی کاتەکە بە یەکسانی دابشکن لەنێو هەردوولاتان وەسوودیش لە کاتەکە وەربگری کاک محەممەد سەبارەت بەوەی کە کاک مەحمەدیش وەکو باسی کردێن ئەگەر ئێستا پارێزگارێکیش بۆ کەرکووک دابنێت لەنێو ئەو هەموو هێزە کە دەتوانێت چی بکە کە ئێوە مەسەڵەن کردوتانە بە گرفت کە پارێزگارێک بۆ کەرکووک دابنێت. باشە من بۆ ئەوەی کە هەموو ئەوانەی کە گوتم هەمووی دیسان دووبارە نینەوە سەری بەڵام ئەو گوتی ئەوەی کاک فازڵش ئێڕێ ئەسڵ ئەساسینەوەی نەگوت دەجوێت لەم دەنگەگرە. في هذا الصدد كعراقي أولا وأعتز بعراقيتي. بشكل مختصر بهذه النقطة سيد ميراني، البشمركة أو الحزب الديمقراطي الكردستاني لا مانع لديه بأن تصل القوات العراقية إلى كامل المناطق اللي صار متعارف عليها بأنها المناطق المتنازع عليها. بدون شك الخط الذي اتفقنا عليه هو هي المساحة المسموحة ويمكن بالتنسيق أن تصل القوات العراقية إلى. أما هيك تيامه باش بابين سر ئەوەی کە پارێزگارێک دابنین بۆ کەرکووک ئێمە لە ڕاستیە ئەو ڕاستیە ئەگەر ئێمە کە دەگەڕێم وڵات دەگەڕێم وڵات بۆی کە نازانم ئەوەندە بێت تەحمل باشە کە تەحملی بەر تەلەڤیزۆن ناکەی بۆ چی دێی باشە تۆ قسەی خۆت کرد هەموو شتێک دگوت ئەگە تەحملت هەیە ئەوە قساگە تەحملشن یار بخۆت هەرچی پێ باشە بیولێتر بۆچی دەگەڕێم وڵات کاک بەمان دەگەڕێم وڵات لە ڕاستیە پارێزگارێک طبعاً ئێمە ئەو شتانەی کە باسم کرد کاک حەکیم من لە خۆمە دیس قسەیەکش ناکەم ئەوە بەڵگە و دەلیلەکان کە باسم کرد هەموو شتەکان مۆجودە وەشتی ترش هەیە ئێستاکە حەزەکەی وش باسەکەین مادەم کێم ئەوە لەسەر تەقینەوەکانی کەرکووکش لەژنەی ئەمن و دیفاعکە بەیانیشیان دەرکرد خۆمەوە ئەوەش بەڵێ بە تەقینەوەکانی کەرکووک با تۆ پرسیارێکی وەڵامت دەمە دێنە سەر ئەوەش باش ئەڵێ پارێزگارێک دابدرێت بۆ کەرکووک چیەکە طبعاً بێشک ئێمە پێمان خۆش بوو دووبارەیەکەمە لەگە برایانی پارتی لەسەر هەموو شتەکان ڕێکەین بەڵام پارتی ئەوی بۆ خۆی تێی پەڕێنەیە پرس بە کەس ناکە بەڵام ئێمە لە سنووری خۆمان دەبێ ئەگە بچین گڵاسی ئاو بخوێندوێ پرس بە برایانی پارتی بکەین طبعاً ئەمە پێم وایە نەشتیشی نەعەمەلیە و نەڕێکش ئەکەوێ بەو شوێ نە ئێمە ئەشتوانی هیچمان بەو شوێ مامەڵەیەکی تەندروست بکەین هەتا لە ڕووی سیاسیشەوە هەتا لە ئەمون جانبەکانی ترشەوە ئەم ئەچێ لەگەڵ حەشدی شعبی ئەوەتە لامەهین باسێکە ئەمەی فەیاس کابرای فەیاز باسەکە فەیاز باسەکە ئەڵێ ئێمە بەڵێ ئەڵێ ئێمە لەگەڵ برایانی پارتی ڕێکەوتوینە چوین مەحافزێکمان بۆ هینداناوە بۆ مووسڵ و مەعاونی بۆ دانراوە خایم خامدائانن هەموو ئەو منطقانە کە کورد کە مووسڵش بەشێکە لە کوردستان بۆ هەموو ئەوانە دایانن بە وشەیەکش پرسیان بێشێتی نەکردووە پارتی لە مووسڵ دەنگی بە کاندێکی حەجی شعبیداوە لە ئیتفاقیەکیان کردو لەگە حەجی شعبیە چونکە ئەو کاندێک کە دەرچووە سەر بە کوتلەی عەتایە کوتلەی عەتا سەر بە فعلە فەیازە ئێستا ئەو بووە بە محافزی مووسڵ لەگە برایانی پارتی ڕێکەوتونە ئەو محافزە بۆ حەجی شعبی بێ معاونەکەی بۆ برایانی پارتیە بێ و مەبەستم یعنی ئەچن لەوێ ئەو ڕێکەوتنانە ئەکەن بێ ئەوەی بە وشەیەکی کەرکووک ئێستا دێنە سەرەوە بۆ لە مووسڵ بۆ لەوەری ینی جەماوەریەکی قاعدەیەشێتی لە مووسڵ ئەو قاعدەیە نییە کە بتوانێت لە بەرامبەر قاعدەی پارتی بێ ئەمە اعترافێکی اعتیادیە بەڵام لە کەرکووک بە هەمان شێوە قاعدە و جەماوەر و دەنگی یەشێتی مقارنە ناکرێت بە این پارتی بێمە ناڵێن کەس هیچ نیە ئەمە لەوێ گۆڕان هەیە کۆمەڵ هەیە پارتی هەیە یەگرتو هەیە نەوەی نوێ هەمووی هەیە بەڵام هەر کەسە لە بڵێن بە پێی حەجمی خۆی ئێمە ئەبێ لە کەرکووک ئەبێ هەر کەسێک کە بمانوێت بیکەین بە قایدی شۆرتە بیکەین بە محافظ بیکەین بە ڕئیسی جامیعە بیکەین بە هەر شتێ ئەبێ برایانی پارتی تەزدیقیکەن ئێ باشە کاکە بۆ تو لەوێ ئەوها مامەڵاکەی حساب بۆ کەس ناکەی لێرە بێ منەوە حسایە بۆ تۆکم ئەمە پێم وایە ئەمە هەم بە پێی نەتیجەی هەڵبژاردن هەم بە پێی دیموکراتێت هەم بە پێی مافەکانی کاری تعددیەتی حیزبایەتی ئەمانە هیچ منطقێکی تیان ناهێڵێتەوە کە ئێمە بەم شێوە لەم مۆزوعە مامەڵەکەین بۆیە کە ئێمە دانانی محافزی کورد بۆ کەرکووک و یەشێتیش پێم وایە
بۆ ئەم قۆناغا هەندێک سوودی گەورەی ئەبێ مەسەن یەک لە سوودەکانی ئەوەیە ئەم تعریبە لانی کەم کا دەبێ محافظی کەرکووک ئیمزای لەسەر بک بڵێ پۆلیس بچن ئەوە بگرن زراعە بچن ئەو بڕیارە دەن نازانم چی ئەمە محافظی کورد دەبێ ئەمە ناکە ئەمە جارێ ئەمە یەک لە شتەکان دوام ئەو لادانەی بە کۆمەڵی بەرپرسانی کورد لە کەرکووک دیسان بە هەماشی ئەوەش ڕائەگیرێ و ناتوان وا بە ئاسانی کوردی ینی بەرپرسانی کورد لە کەرکوولاتە خاڵی سێەم ئێستاکە بودجێشی باش بۆ کەرکووک هاتووە لە بەغداوە ئەو بودجەیە ئەگە ئێستاکە کە 40 ملیاری بۆ منطقەی عەرەب و حەویجە بێ 10 ملیاری بۆ منطقەی کوردی دێ ئەگە محافزەکە کورد بێ هەلانی کەم ئەو کاتات یعنی هینێکەکە عەدالەتێک ئەنوێنێ لە نێوان هەموو بۆ منطقەی تورکمانی بۆ منطقەی عەرەبی بۆ منطقەی کوردی ئەتوانین یعنی ئەمە دیسان ینی بەو شێوێ بەڵانسێکی تر ڕابگرین جگەل لەوە محافزی کەرکووک دیسان ئەتوانێ بە هەمانگی لەگەڵ ئەو هێزە ئەمنیانی لەگە قیادەی شوڕتەی کەرکووک یعنی ئەو هەندێک زەخت کە ئێستاکە هەیە لەسەر مەسەلەی تەجاوزات و ڕوخانی خان و ئەتوانێ هەموو ئەمانە کەم کاتو بۆ یەکە من پێم وایە ئەمە مەسەلەکە لەوە نییە بۆ ئەوەی کە برایانی پارتیکە کاتی کە سەر کۆمەرماندانا کە هەڵبژاردننی بۆکرا وتیان باشە محافزی کەرکووک بۆ ئێمە ئەگە بماندایە پێیان ئەو کات ئێستا کەرکووک داگیرکراو نەبوو بەڵام لەبەرەوەی کە بۆ ئەوان نەبوو ئێساڵن کە محافزی نرخی نییە کەرکووک داگیر کراوە نازام چی طبعا هەشتا منصبی پارتی لە کەرکووک لەم ڕۆژانە وەریان گرتوتەوە و هیچ مشکلیانی ئەنجومەنی بەڵێ 80 پۆست کەرکووک بەڵێ هەموو لە پۆلیس و لە مەراکزەکانی ترە ئەندامی ئەنجومەنی قەزا و ناحیەکانن هەمووی هاتوۆتەوە بەشێکی زۆری تربیە و مامۆستایان و مدیرەکان هەمیان هاتوونەتەوە و تەنها ئەنجومەن نایەتەوە بەس بە ئەوی دەنگ بە کوردێ نەدەن بۆی ئەو شارە ئارام بێتەوە جگەل لەوە کەتەبان کە بەغاش بە درێژایی تەمەنی و هەتا ئێساشی پێوە بێ مامۆستا حەزەکەم مەجای ئەخ ببوورە بە درێژایی تەمەنی حکوومەتێک لەلایەکانی عێراق و بە ئێستاش و ئەوان خواخۆیانە کورد مووقفێکی لە زوعفا بێ بۆ ئەوەی عەرزی بەرن بۆ ئەوەی گەنمی بستوێنن بۆ ئەوەی هەڕەشەی لێ یعنی ئێمە هەموو ئەمانە وای لێمان کردووە لەبەر ئەوە تووشی ئەم حاڵەتە بووینەوە ئیتر ئێمەش بەڕاستی ناکرێ ئێمە دوو حیزبی لێک جیاوازی نەگە یەک حیزب بووینایە مۆتەمەرێکمانە خۆ دەبووین بە یەک حیزب بەڵام یعنی ناکرێن بەو شێوەستەکەم کاک بە هەمن سەبارەت بەوەی کە پارتی دموکراتی کوردستان بۆچی مەسەلەن لەسەر کەسێک بۆ کەرکووک ڕێک ناکەوێ ینی چ مەرجێکیە بۆی کە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆیە پرۆسەی پێکەنانی حکوومەتیش لە کوردستان خێراتر بێ و ناکۆکیانی لەگەڵ یەکێتیشەیە چارەسەر بێ وڵای کاکیم کاتم دەرێت چکە زۆر چاواشەکاری کرا حەزەکەم وڵام بدەمەوە چکە یەک جارێ ئەو مقابلەی کاک فازڵ میرانی ئەگەر جەنابی عەرەبی نازانێ ئەگەر جەنابی 4 ساڵ ئەندامی پەرلەمان بۆ لە عێراق و عەرەبی نازانێ با بچێ بیداتە عەرەبی زانێ لەسەر ئەو نقطانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتوین لاریمان نییە بگەڕێتەوە لەو نقطانەی کە ئێمە ئیتفاقێ کاکە قسەم پێمە بڕاتۆ عەرەبی نازانی عەرەبێش کە زۆر بە وازەحی کاک فازڵ میرانی لە سەروبەندی ئەو قسەم پێمە بڕا لە سەروبەندی 16 ئۆکتۆبەر بووە ئەڵێ ئێمە لەگەڵ عەبادی ڕێکەوتوینە ئەو نقطانەی کە لە دوای عملیەی ئازادکردنی مووسڵە ئیتفاقەکە لەسەر ئەوە کراوە ئەڵێ لاریمانە جێشی عێراقی بەو نقطانە بگەڕێتەوە بە هیچ شێوێک ناوی کەرکووک نایێنێ ئێوە دەڵێ جارێ ئێستا لە قسەکانی خۆت وتێت کەرکووک ئارامە بەس پارتیڵێ نائارامە ئیتر ئەگەر ئارامە ئیتر بۆچی پارێزگارتانەوێت دوایی جەناب دەڵێ پارێزگاری کەرکووک ئێوە وتان ناوی پارێزگار لە گیرفانمانەیە وتان یانەتانوت جەنابێت ڤیدیۆکەی خۆشت بهێنایەکە بە خەڵتەوت مەڕۆن بۆ هەولێر و سلێمانی کەرکووک ئارامە ئەی بۆ ڤیدیۆت ناهێنابوو لەگەڵ خۆت شێخجەنگێویت ئەمە ناوەکێتی لێرێ ئەی کاکە دەریکە لە گیرفانتان ئاشار لەوە چێ قەمیسەکەیان خستبێتە ناو غەسالە شۆردبێت یان ناوەکە سڕابێتەوە بۆیە ناوەکەتان لەبیر چوو بۆ نەتان هێنا خاڵێکی تر کە زۆر یەکێتی بەمەوە ئەنازیاڵێ ئێمە زۆرینەی لە کەرکووک لە بەڵۆ 6 کورسی پەرلەمانیمانێناوە ئازیزی من خەڵک چاواشە مەکەن ئێوە لە پەرلەمانە زۆرینەن لە ئینتیخاباتی پەرلەمانی عێراق زۆرینەن لە ئینتیخاباتی ئەنجومەنی محافەزە ئەگەر ئێوە زۆرینەن بۆ منەتی ئێمە دەبەن دەبڕۆن کاکە محافزێک دانن بۆ خۆتان ئێمە لە مووسڵ زۆرینەین لەگەڵ لایەنێکی عەرەبی ئەبێ ڕێککەوین چکە مووسڵ کوردستان نییە چواردەوری مووسڵ کوردستانە بۆ ئەوەی قەزا و ناحیەکانی مووسڵ کورد حکومیکا بەڵێ ڕێککەوتوین و جێگری محافزی مووسڵیشمان بردووە پێویستیش نەبوو پرس بە یەکێتی بکەین چکە یەکێتی لەگەڵ حەجی شعبی ڕێککەوتون کاک بەمان مەقعدێکی ئەنجومەنی نییە
نەخێر لەگەڵ حەشدی شعبی نیە لەگەڵ حزبێکی سیاسی لەوێ ڕێککەوتوین محافزەکان بۆ بێ جێگرەکەی بۆ بێ هەموو قەزا و ناحیەکانی کوردستانی لەوێ هی ئێمە بێ لەبەر ئەوەی کە مووسڵ کوردستانی نییەوە مووسڵ نەفرۆشراوە کەرکووک شارێکی کوردستانیە لە چوارچێوەیەکی اتفاقەکانیە کەرکووک گروپێک لە خیانەتی 16 ئۆکتۆبر خیانەتیان کردو فرۆشتویانە ناکرێ ئەم گروپە ئێستا پارتی بێ شەرعیەتیان بداتێەوە باشانی پێدوای شنگال نەفرۆشراوە مەخموریش نەفرۆشراوە بەس کەرکووک فرۆشراوە نەخێر ئەوە سقوتی عسکەری بووە دوای ئەو خیانەتی لە کەرکووک کرا مەترسی لەسەر هەولێر بووە مەترسی لەسەر دهۆک بووە پارتی ناچار بووە لە هەندێک مەحوار بکشێتەوە بۆی بتوانێت مقاومە بکە و پیشانی هەموو دنیاماندا لە پردێ لە مەخمور لە بازارگەی مەخمور لە سەحێلا لوتی سێ دەوڵەتی ئەقلیمیمان شکان نەمان هێشێزەکانیان بێن بۆ داگیرکردنی هەولێر و ئەوە نەتیجەوە ئینسحابە بوو لەو ناوچانە کردمان باشە وڵاتانە کامەرە بوون کە خۆ دەڵێیت ئەو وڵاتانەی کە هاوکاری عێراق بوون هەموو خەڵکی کوردستان ئەزانێ ئەو وڵاتانەی کە بە ئەمن و استیخباراتیان بە سوپاکانیان هاوکاری جێشی عێراقی بوون و بە معلوماتی استیخباراتی هاوکاری جێشی عێراق بوون بە ئەبرامزەکەیشیانەوە کە ئێمە لە پردێشکانمان ئەوانە هەموو وازەحن کە ئێمە لە پردێ مقاومەتمان کرد و نەمان هێڵا ئەم ئەزموونی هەرێمی کوردستانە بڕوخێ کە ئەو کات هێزەکانی حەشدی شەعبی گەیشت بوونە تەقتەق خاڵێکی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم با کاک محەممەد ئەگەر ئەوەندا ئێوە زۆرینەن و لە کەرکووکە ئێمە کەمینەین جارێ ئەوەی وتت هەشتا پۆستی لە محافظەی کەرکووک هەشتا پۆست ماوەرگێتەوە ئەسڵ و ئەساسی نییە ناوی دوو پۆستم دەرێکە ئێمە خەڵکمان چوو بێتەوە وەری گرت بێ ئەوەی چوو بێتەوە ئەمەگەر حاشای لە پارتی کرد بێ پارتی بە هیچ شێوەیەک بە زەلیلی لە کەرکووک ڕازی نابێ ئێوە بۆچی ئەوە هاوارتانە بەدەست ئەو وەزعی لە کەرکووکە ئێمەگەر ئێوە چوار حەزب لە کەرکووک نین بۆ ئێڵن خەڵک ئاوا تەعدای لێ بکرێ بۆ چ پێویستان بە پارتیە مادام ئێوە زۆرینەن و چوار حزبی تری کوردیش لەگەڵتانە ئیتر چی ئیشتان بە ئێمەیە خۆتان بۆ خۆتان محافظدانن و خەڵک لەسەر لە ژێر ئەو چەوسانەوە تعریبە دەربکەن ئیتر چی ئیشتان بە ئێمە کەواتە اعتراف بکەن لەسەر شاشە بڵێن بەبێ ئێوە لە کەرکووک هیچمان پێ ناکرێت بەبێ ئێوە زەلیل و داماوین تکایە بگەڕێنەوە عەزەتمان بۆ بگەڕێنەوە پارتی دموکراتی کوردستان ئەو کاتە ئەم اعترافەتان کرد دێنەوە کەرکووک محافظیشتان بۆ دائانین بەڵام تا ئەو کاتە ئەبێ ئێمە دەمانەوێت لە کەرکووک ئەو محافظەی ئێمە لێ ڕازین وجا زمانی ئەوە بکەین جارێکی تر کەرکووک نەفرۆشێتەوە نایڵین کەرکووک دەگەرم وڵات دواتر ناوبڕێکمانەیە ناوبڕێکمانەیە سپاس بدەم ئیجازە بدە من چکە زۆر کاتت دا بە ئەو نانا 5 دقم دا بە و 5 دقەشم دا بە تۆ دواتر ئەگەر شەرتان کردووە لە کەرکووک چی دەکەن لە کەرکووک چۆنە بێ ئەگەر پارتی لە پردێ شەڕی کلیسە ناتوانێت بچێتەوە کەرکووک بارەگاکانی پارتی تا ئێستا داگیر کراوە ئەگەر ئێوە شەرتان کردو بۆ بارەگاکانتان داگیر نەکراوە بۆ خۆتان لە کەرکووکن هەموو ڕۆژێ ئێ بۆ مەسئولێکی پارتی ناوێرێتەوە نوێرە بێتەوە کەرکووک باشە کاک بەسانە چیە ئەتەوێت کێ بێتەوەشەکە ئێوە ڤیدیۆکانتان هەموو لە سوشیال میدیا بڵاو بۆتەوە شەوە کاک بەهمن سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێنەوە دواتر لای بەڕێز و کاک محەممەد بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. لە دەستپێشی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودەبیت. چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. ئایا
تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک محەممەد گەرم و لای بەڕێز مادام تۆ ڤیددیۆکی کاک فازڵ میرانی تێنابوو حەزەکەم لەسەر و ڤیددیۆش کاک بەمەن وتی قسەمان بۆ بکە ینی بۆچی وتت کەرکووک قورانە بەسەر چا بڵاوشگەر مەسەلەن ئەگەر بەڵگە هەیە لەسەرەوەی کە بۆچی بەبێ بەڵگە قسە دەکەین کە دەڵی سی پۆستی پارتی پڕکراوەتی بەڵێ طبعا ئێستا لەسەر حەزەکەم جارە جوابی کاک بەمەن دەم و لەبەرەوەی حەزەکەم قسەکانی زۆر نەوەیەکە جارە ئەوەن ئەو پۆستانی پارتی کە هاتوونەتەوە دیارە کاک بەمە ناگای لە هیچ نییە ئەنی ئێستا لەناو ئەوانەیە مەزیسی ناحەی پردێ هاتوتەوە مەزدیسی ناحەی سەرگەڕان هاتوتەوە مەزدیسی قەزای دبس هاتوتەوە 31 پۆستیان لەناو بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک وەرگرتووە هەموو ناوەکان لەو ڕۆژانەدا بوویان پێش ئەمە طبعا بەم شێوەیە ئەوان لە ڕابردووە بڵین لە دوای 16 ئۆکتۆبەر هەندێکیان ڕۆیشت بوون کە ڕۆیشت بوون هەندێکیان شوێنەکانیان پڕکرابەوە هەندێک لە شوێنەکانی یەکان ئێمەش پڕکرابەوە ئێستا جارێکی تر ئەو شوێنانەن هەموو وەرگرتوتەوە وەکو ئەوەی کە هین نەبێ قایمقامی قەزای کەرکووک مامۆستا کامیل ڕێز سڵام وی هێلێرەوە برادەرمە زۆر خۆشەویستە لەم ڕۆژانە هاتەوە هینی کرد لە ماوانە هاتەوە داوای ئیزازەیەکی تری کرد گوتی لەبەرەوەی حەزەکەم ینی خۆی هاتوو کرد بەڵێ خۆی هاتە کرد چوم سەرشم بەڵام من دەڵێ ینی بەس ئێوە بەرپرسانیەوە کێشتان لە کەرکووک لە بینای قایمقامێت بەرپرسانی پارتی لەوەی کێشەی ئەمنیەتیانەیە ئەکرێ پەیوەندی بە مامۆستا کامیل قایمقامی قەزای مەرکەزکەی بڵێ ئەرێ حەمەسوور هات بۆ لادیان نەخوا هیچێکام هیچیان نییە سەبارەت بەوەی پێم خۆشە هەم ئەم خیانەتی 16 ئۆکتۆبەرمانە زۆر قسایە زۆر قسەی بەس ڤیددیۆکەی خۆشت بیر نەچێت ڤیددیۆکەی خۆشم بەسەر ئەو چاوە طبعا جارێ ئێمە 100 کادری کەرکووک داوامان کردووە لە دادگا گوتومانە ئێمە دەمانێت مۆزوعی 16 ئۆکتۆبەرمان بۆ یەکلایکەنەوە یەکێتیە پێمان بڵێن پارتیە پێمان بڵێن هیچمان نین پێمان بڵێن ئەبێ بەڵگەیەکی مەلموسمان بدەن ئەبێ ئیدعای عام دەبێت پێی هەڵسێ و لەسەر ئەم کەیسا تا ئێستاکە نەتیجەی نهایی ما وەرنەگرت داواکاریشتان کرد بە هەولێر بەڵێ لە هەرێم کردومانە لە کەرکووکنا لە هەرێم کردومانە و داوای ئەوەمان کردووە 100 کادر ئیمزای کردووە داوای ئەواکەین ئەم کەیسەمان بۆ یەکلایکەن پێمان خۆشە ئێمە تۆمەت نەبەخشینەوە من بە تۆ شتێ بڵێم ئەو بێش شتێکی تر بڵێ پێم خۆشە ئێمە هەوڵدەین بەم شێوەیە بگەین نەتیجە ئەمە یەکەم دووەم ئێمە ئەم برادەرانی ترمان بە ڕسمی داوامان لە پەرلەمانی کوردستان کردووە ئەوەی کە ناوێن 16 ئۆکتۆبەر و ئەو شتانەیە کە لەسەر خیانەتیان کردووە بە ڕسمی داوایان لە پەرلەمانی کوردستان کرد گوتیان ئێمە کە ئیتیهام کراوین بەوەی کە ئێمە خیانەت و چی و ئەمانە دین لە پەرلەمان هەموو ڕاستیەکان ئەخینە بەردەست بەداخەوە پارتی قبوڵیان نەکرد سەبارەت بەوەی کە سەبارەت بە ڤیددیۆکەی خۆم طبعا ڕۆژی هەفتەی مانگ ینی 16 ئۆکتۆبەر کینەکە ڕوویدا هەفتەی مانگ طبعا من لە کەرکووک مابوومەوە ماڵم لە عەرەفێ لەوێژ مابوومەوە کە ڕوعدی ڕۆیشتم تەمەشاکەم ئەیتر شەڕە و ئەمەی و ئێمەش پەرلەمانتار هەموو پەرلەمانتارێکی عێراق ئەگەر پارتی بێ یەکێتی بێ هەر حیزبێک بێ حەسانەی هەیە کەس ناتوانێت ینی هیچ معاملەیەکی هینی لەگەڵ بکە ڕۆیشتمە ناو بازاری ڕەحیماوە طبعا هەردوو کەناڵی کوردستان 24 و ڕووداو دەیانگوی کەرکووک ئاگری تێبەر بوو ئەوە یەشێتی ڕای کرد ئەوە پێشمەرگە وا فڵان بوو ئەوە نازام چێ سوتا ئەها کورد قەتڵ و عام کرا ئیتر کە وعدێ من گوتیان قەرەباڵی زۆر گەورە کۆبەتەوە لە ڕەحیماوە چوون بۆ ناوێت چوون بۆ لایەن چوون بۆلان هەر ڕۆیشتم بوو نەمزانین چین بەڵام خەڵک بوو وعدێ منیان بنی و منیان کردە باشانیان
ئیتر کەناڵی NRTش مباشر طبعا ئەو هینە کرد بڵاوێ کردەوە کە خەڵکەکەوا بۆ من کرد وتم کاکە بەس دامنم با دوو قسەتان بۆ بکەم وتم کاکە نەکەس ڕامان کردووە نەکەسش ڕائەکەین تکام وایە کەسش مەڕۆن ئەم شارەمان بە هزار نەکبەتی قوربەسەری خانومان دروست کرد 15 گەڕەکمان دروست کردووە و توخوا لێم گەڕ بام قسەی چونکە زۆر قسەی لەسەر ئەمە تکام وایە کەس نەڕوا بۆ هیچ لایەک مەڕۆن ئەوەی بڕۆ دوای ماڵەکەی تاڵا نەکرێ بە هزار فەقیری خانوویەکتان دروست کردووە بە هزار نەکبەتی توانیمان ئەم شارە پێکەوە بنین بۆ یەکە کەس نەڕوا ئەم شارە بۆ کەس بەجێ مێڵ شاری خۆمانە بەڵێ ئەو قسەیەم کردووە بۆ ئەو ڕۆژە زۆر مهم بوو وانە بۆ بەشێ لە شار هەموو ڕۆیشتن و ماڵەکانن هەموو تاڵا نەکرا و هەموو خەڵک ئێستاکە لەگەڵ هەموو ڕێز و خۆشەویستیم بۆ هەولێر و بە سلێمانی کە لەوەتی هەن ئەوان ئێمان لە باوەش گرتووە خزمەتیان کردوین بەڵام بەڕاستی لێرە لێ جۆشمان لە قسا بدەیان گوت ئەوە قەرزدۆمەکانی کەرکووک هاتنەوە بۆ یەکە پێمان خۆش و لێ بکوژرین بەڵام خەڵکەکە نەڕوا بەڵام لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ خوێن لە لوت کەس نهات ئەو ڕۆژە یعنی لە خەڵکی فەقیر و مەسەرەن هاوڵاتی و ئەوشان لەبەر ئەوە بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم یعنی تێمان پەڕان بەڵام تو سیرەکە لە چیدایە یعنی مەسن ئێستا یەکی وەک کاک بەهمن باسی قانونم بۆکە باسی ڕێکەوتن بۆکە باسی نیزامم بۆکە باسی ئەمانم بۆکە ئەگە خۆی تا ئێستا ئامر خەبزیە لە سڵتە و لە دەسەڵات ئەمە ئامر خەبزەکەیەتی هەتا ئێستا ئامر خەبزی هەیە و ئافرین کە حکومەتی هەرێمی کوردستان وزارەی ناخۆ ئامر خەبزەکە بینێ چاوی لێدا ئاخا و ئامر خەبزەکە ئەم ئامر خەبزە لەسەر خەڵکی کوشت ئەوە تە دەفەرم بڕۆن لە دادگای کەلار و ئانە بزان ئەمام قەبزە لەسەرچی خۆ من لەوێ بوو من ئاگام بە کوشتنی خەڵک ئلقا قەبز با پێ بڕۆن ئلقا قەبز لەسەر چەند حاڵەتێک دەرەچێ من خۆم قانون خوێندووە ئلقا قەبز لەسەر چەند حاڵەت دەرەچێ یەکێک لەمانە شروع بالقەتلە یەکێک لەوانە ئەوەیە کە ئیتر قەتڵەکەت کردووە بەپێی ئەو بڕگە و مادانەیەکەوە هەیە ئلقا قەبزی بۆ دەرەچێ بەڵام ئلقا قەبز شەر نییە هەموو جاها لەسەر کوشتن دەرچێ مەسەن لەسەر حاڵەتی ترش دەرەچێ بەڵام یەک لەوانە ئەوەیە لەبەر ئەوە تۆ خۆت کابراایکی مەطلوبی لە قانون ئەنجا ئەچی ئەم هەموو تۆمەتا بەخشیتەوە ماسییاندایە فڵان و نازانم چی لازم ئەمە قسانە بۆ کەسێکی سیاسی من هەموو احترام مێ بکاک بە من ئەو مادەم کە پیاوێکە ناو قەزیەکی سیاسی کارەکە ئەبێ وەڵامەکانی منتەق بێ بە پێی لۆژیکی سیاسی وەڵام بداتەوە یعنی من ئێستاکە بۆ منە ئەڵێم حەیدەر عەبادی گوتوێتی 400 ملیۆنم داواکە تو بۆ دێ وەڵام منە دێ بڕۆ حەیدەر عەبادی بۆ گوت سپاس دەکەم کاک بەهمەن سەبارەت بەگەر تێبینێک شتە بێ لەسەر قسەکانی کاک محەممەد بەس سەبارەت بە مەسەلەی ئەوەی کێوە لە مەودووە لەسەری کێتی دەوەسن بۆ مەسەلەی پێکەنانی حکومەت دەگەرەوان نێنە پێشەوە وڵای کاتەکەم بۆ مەکوژە با وڵامێکی باشی بدەمەوە ئێوە ئیمزاتان کردووە بۆ ڕاکان جبووری و ئەو ئیمزایە بڵاو بۆتەوە لە هەموو ڕاگەاندنەکان سوۆشیال میدیا کە ڕاکان بمێنێ هەتا هەڵبژاردن لە ئەنجومەنەکەی خۆتە نوێنەری یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئیمزای کردووە ئیتر خەڵک چاواشە مەکەن بڵێن پارێزگایەکی تردا بنرێ و ڕسمەکانی ڕاکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکانتان لەگەڵ بەرهەمساڵحی سەرۆک کۆمار مەوجودە حەز دەکەی بچۆل هەمووی ببینە هەمووی بە پێقاقای پێکەنینەوە بڵاویان کردەوە ئەو ڕۆژانەی کە دەغڵودانی خەڵکی کەرکووکە سووتێ دووەم ئێوە لەسەرەوە ڕێککەوتنە بەمەرجێک جێگرەکەی ڕاکان تا هەڵبژاردن یەکێتی بێ ئێستا دانوستان لە نێوان ئێمە و بەغدا هەیە ئێمە لە مەسلەی پۆلیس و ئاسایش و ئەوانە ئێمە دانوستانمان هەیە لەگەڵ بەغدا بۆ ئاسایکردنەوەی وەزعی کەرکووک چی پێویست بێ لە پۆلیس و ئاسایش و هێزی ئەمنی بگەڕێتەوە کەرکووک دەگەڕێنەوە لە کەسی شەرم ناکەین بۆ ئیتفاقیشمان کردو مەسەلەی دادگایکردنی خیانەتکاران یا دادگایکردن ناوتم پۆستی حکومی من وتومە ئێستش دێڵم هیچ پۆستێکی حکومی ئەوە لەوێ نەگەڕاوەتەوە هیچ پۆستێکماقامیش بە هیچ شێوەیەک تا ئەمڕۆکە من نەخێت پۆستی پۆستمان لەناو پۆلیسانیە هەندێک پێویستە کە پێویستە ئەوانە هیچیان ڕەبتیان بە ئێمە نەماوە ئەگەر چوونەتەوە لە کەرکووکە دەوامیان کردبێ ئەوانە بە ئەمری پارتی نەچوونەتەوە ئاگەر لێنێ پارتی و نابنە نوێنەری پارتیش مەسەلەی خۆ ئەگەر کاتەکەم مەکوژە بەو قسانە بە جواب بدەمەوە مەسەلەی دادگایکردن جەنابی باسی دادگاییە کاوەڵا خیانەتکاران دادگای بکەن کاکە پاڤڵ تاڵەبانی لە کەناڵێکی ئەجنەبی ناو و ئیمزای هەموو ئەو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی بڵاو کردەوە کە ئیمزایان کردووە کەرکووک بدرێتەوە دەستێژی عراقی ئەمە بەڵگە یەکەم بەیاننامەی مەلا بەختیار کارگەڕی مەکتەبی سیاسی کە پێیان ئەڵێ ئەمانە کەتنیان کردووە لە کەرکووک بەشێک لە یەکێتی کەتنی کردووە بەیاننامەی بەڕێز کۆسڕە ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە نەفسی ڕۆژ دەرچۆڵێ بەشێک لە یەکێتی خیانەتی کردووە بەیاننامەی شێخ جەعفەر وا دەڵێ بەیاننامەی ئەوە نەجمەدین کەریم وا دەڵێ ئەم چوارە هەر چواریان
جێگەری سکرتێر و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتین ئیتر پێویست ناکات پەرلەمانی کوردستان بێت گوێ لە خەڵکێک بگرێ بڵێ وەڵام من پاکم و من پیسم ئەوە بە ڤیدیۆ هەیە بە ڤیدیۆکانی کاکە حەمەکە خۆی ساعترافی کرد بە خەڵکم و تۆ مەڕۆن بۆ ئەوەی ماڵیان کاول نەبێ ئەی باشە مادام وتت مەڕۆن ئەیسەش بیان پارێزە ئێستا بۆ بار ئەپارڕێتەوە بۆیان ئێوە لە کەرکووک ماونەتەوە خەڵکەتان هێشتەوە بۆ ئەوی زەلیلی کەن لەژێر دەسەڵاتی حەشدی شەعبیە کوردستان 24 ڕوودا وایان کرد کوردستان 24 ڕووداوی چی ئێوە جێشی عێراقیتان هێناوەتە ناو کەرکووک شەق لە خەڵک هەڵەدا دەبابەکانی خۆتان وەرەگەڕێنن لە ناو کەرکووکە ئەڵێ وڵا کاکە وڵا کوردستان 24 ڕوودا بۆ ئەوان جێشیان هاورد بۆ خەڵک باشە من کاک محەممەد ئەمر قەبزی من جای ئەو برادرە یانە کاکەوە ئەوە با ئەو ڕوونکردنەوە بدەم ئەمر قەبزی منی باس کردوێتەوە جارێ با ئەوە کاکە حەمە بەرامبەر بەڵگەکانی من هیچی پێنەما ناچار بوو چوونەوە لە حەزب پێیانەوە بەڵگەیە ببە لەگەڵ خۆت من ئەندامی پەرلەمانی کوردستانم وەلا هەموو کەسێک زیاترش قانون دەپارێزم ئەو ئەلقا قەبزەی کە بۆ من دەرچووە دوای ئەوەی ئەو حزبانەی لە 2015 مزاهراتیان دەروست کرد هێنایانە بەردەم بارەگاکانی ئێمە ئەوەی لە کەلارە کوژراوە خوێنی لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی کەلارە نەک لە ئەستۆی من چونکە من لە مەقڕێکا بووم چواردەورم گیراوە بە هیچ شێوەیەک وە دەنگم لە ڕوودا و هەموو تەلەڤیزیۆنەکان هەیە کە من منعم کردووە تەقە لە خەڵکیش بکرێ و تەقەش نەکراوە ئەوان لە پشتەوە تەقەیان لە خەڵکووە خەڵکیان کوشتووە دواتر لەبەرەوەی لە دادگا ئەوان چوون کەیسیان جوڵاندووە لەسەر منەوە ئەمر قەبزەیان دەرکردووە ئەوە کەیسێکی سیاسیە شەخسی نیە بەردەم دادگاکان حەمەسوور و هەموو یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم یەک وێنەی من کاکە بەس ئیجازە بدە با قسە بکەم تەحەدای کاکە حەما و هەموو یەکێتی نیشتیمانیەکەم و هەموو خەڵکی گەرمیانیش ئەزانن یەکێک ڕۆژێک لە ڕۆژان چەکی بەدەست منەوە بینی بێ چەکی لە شانم بینی بێ ڕۆژە لە ڕۆژان بینی بێ من تەقەی خۆشیشم کرد بێ بۆیە ئەم دوعاە و دەرەسان دوای ئەوەی لە بەرنامەیەکی هیچتان پێ نامێنێ مەچن پەنا بنە بەر مەلەفێک کە من زۆر هەر کاتێک بمەوێ بە ئەو دادگایەکی سەربەخۆ وە لە هەر کوێ بێ منەچمە بەردەمی بڕوات بە دادگاکانی گەرمیان نییە کاکەسە بۆ بڕوات بە دادگاکانی گەرمیان بەڵێ زۆر باوەڕم پێەتی بەڵام ئێستا وەسعی ئەمنی گەرمیان وەسعی بەڵێ من باوەڕم بە دادگای هەموو شوێنەکەیە بەڵام وەسعی ئەمنی گەرمیان ئێستا بۆ من مولائم نییە بچمە دادگای گەرمیان و ئەو ئەمرەیش ئەو قانونێش کە پێی دەرچۆ شمولی کەفالە ناکات چکە بە مادەیەکە کە قەتلی عەمدیە قەتلی عەمدیشەوەیە کە جەنابی وتی من قانون نەزانمەوە بە ئاشکرا خەڵکت کوشت بێ کە من خەڵکە زانێ لە ژیانم فیشەکێکم نەتەقاندووە باشە لەسەر پێکەناری حکومەت کاتم نەماوە دەوەستن لەسەری دڵنیایی بە تۆ دەڵێم نەخێر بە هیچ شێوەیەک ناوەستین دەی مانگ جەنابی کاک نێچیروان سوێندی یاسایی یەخوا و هەر لە دەی مانگیشا ئێمە تەسمیەی سەرۆکی حکوومەت دەکەین وەکو فراکسیۆنی پارتی لە 11 مانگیش سەرۆکی حکوومەت تەکلیفەکرێەوە بە پێی و ڕێکەوتنامەی کە هەیە لەگەڵ حەزبەکان ئێمە حکوومەت تەشکیلەکەین و لە مانگی 6 حکوومەتەوە بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد بە کورتی ینی چارەسەر ئێستا بۆ دۆخی کەرکووک چییە بۆچی واز ناکۆکیەکان نایەنن بە ئێمە گەیشتە قەنەعەتێک کە برایانی پارتی بە هیچ شێوەیە لەگە هیچ کەسی ویلایەنەکان ناگونجێن مەسەلەن بۆ نمونە ئێمە چەندی قەنەواتی ڕانگەیاندنمانی هیچێک لەوانە ئەم کەناڵی زەنابتان باشە بۆ ئێوە نایبەنە هەولێر ئەگەر ئێوە پێتان وایە کە لەگە برایانی پارتیە لە کەشێکی ئارام ئەتوان کارکەن ئەمە یەک دووەم ئێمە پێم خۆشە ئەوەش پێ بڵێم ئەوەش ڕابگەێنین ئێمە بۆ ئاگاداریتان ئێمە هیچ کە لەسەر برایانی پارتی ڕناوەسین و چاوەڕوانی برایانی پارتیش ناکەین ئێمە کادرەکانی یەکێتی ئەمە ینی بە قۆمەخۆی ناو کادرەکان دروست بووە ئێمە بیرمان لەوە کردوتەوە یان وەکو ینی دوو ئیدارە مامەڵە بکەین یاخود ئەبێت تەسلیمی پارتی بین یاخود ئەبێت زۆر لا مەرکەزی یان تەسلیم و برایانی پارتی ئیجباریان کردوین یان ئەبێت تەسلیمیان بین کە تەسلیم نابین یان ئەبێ بیر لە شتێکی ترکەینەوە ئەمە لەلایەکی ترەوە ئێمە پێکاتەکانی کەرکووک تا ئێستا چەندین جار تەکلیفیان لێمان کردووە و ئامادە بن لەگەڵشمانەدا بنشن بۆ ئەوەی پێکەوە ئیدارێکی مشتەرەک پێک بێنین ئێمە گوتومانە بۆی ناوماڵی کوردی تێک نەچێت چاوەڕێی برایانی پارتیەکەین لێ ئێستا بەدواوە ئێمە هیچی دە چاوەڕێی برایانی پارتی ناکەین ئەگەر یان ئۆپشنانەی خۆتان پارێزگارێک بۆ کەرکووک دانانین ینی مادام ئێمە چاوەڕێی پارتی ئێمە گوتمان یەک ماڵی کوردی و ناوماڵی کوردی و یەک بێ و مشکی لەمان نەبێ و چی بەڵام دیارە ئەمە ناسێتە سەر بۆ یەکە ئێمە دوو ئۆپشن لە بەردەمانە ئەوەتە لەگەڵ پێکاتەکانی کەرکووک ئابێ ڕێکەوین یان ئەوەتە بیر لە دوو ئیدارەیەکەینەوە بۆ یەکە پێشم وایە هەر ئەمە چارەسەرە چونکە برایانی پارتی یان ئۆین لەرە نیازی من پێم وایە یەکێ لە ئۆپشنەکان دوو ئیدارەیە چونکە
ئەمان بە هیچ شێوەیەک یعنی نایەنە سەر ئەوەی کە ئێمە بتوانین پێکەوە ئیداری ئەم وڵاتە بکەین و ناچاری تۆ ئۆپشنێک هەڵبژێری کە بتوانانی خزمەتی میلەتەکەتی باش کاک بە هەمان پێ دوای دوو ئیدارەی چارەسەرە بە کورتی بێ سپاس دەکەم. جارێ ئەگەر بە کورتی دوو ئیدارەیان پێ بکرێت لە 16 ئۆکتۆبەر کردبوویان چکە ئەڵات تاالبانیوتی وعدی موچێشمان پێدراوە نەخێرێکێتی دوو ئیدارەی پێ ناکرێکی ناپرسی بە ئێمە نەکردبوو کردبووی لە پێداوی ناکرێت پێکاتەکانی کەرکووک ئەڵێ ناچارین ئەڵێ نەخێر هیچیان پێ ناکرێت چکە ئیدارەی سلێمانیان پێ ناکرێەوە جادە و ڕێگەوبانەکان و خەدەماتی سلێمانی شایدەکە یەکێتی گوندێکیشی بە پێ ناچێتە ڕێوە ئەڵێ پێکاتەکانی کەرکووک لەگەڵیان ڕێگەکەوین چکە پارتی نایە بۆ معلوماتی کاکە حەما تورکمان ڕەفزی کردوونەوە سێ کۆبوونەوەی ئێوە داوەتان لە تورکمان کردووە هەموو شتێکیان بۆەکەن عەرەب ڕەفزی کردوون بۆ شایدی هەموو دنیا هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم کەناڵی پەیامە شایدە سێ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاتان دانا هەرسێکی نیسابتان تەواو نەکرد و پێتان نەکراگینا کردوتان و دڵنیاتانەکەمەوە بەبێ پارتی لە کەرکووک بەردێکتان لەسەر بەردێک پێداناندێ ئاخر شت لەسەر پەیام کە جەنابیان هێشتا لە تەلەڤیزیۆنی پەیامە منە بینێ لە پەیامەوە و قساداکە ئەڵێ ئەمنیەتتان نیە لە هەولێر ئەوە من لە کەناڵی پەیام لە هەولێر دانیشتوم جەناب ئەگەر کوردایەتی ئەزانی ماڵی ماوەسە عەلی باپیر 40 مەتر لە منەوە دوورە هەموو کیلۆمەتر نابێ ماڵی ماوەسە عەلی باپیر لێرەیە ئێوە ماوەسە عەلی باپیرتان دا بە ئەمریکیەکان 12 مانگ لای ئەمریکیەکان سژن فاروق بدا لە مەقەڕەکانی کۆمەڵی ئیسلامی وەڕەسەدەکانیشتان پێیاندا. بەڵێ سپاس دەکەین کاک محەممەد زۆر بە کورتی سەبارەت بۆی کە پێشت بەڕێزت وتە بوت ئێمن لە شوێنی ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم خۆم دەکوشت جارێک لێرەوە ئێستا شەمان بۆ چۆن تێ من لە ڕاستیە با پێت بڵێم ئەگە هەر کەسێک هەر کوردێک لە هەر شوێن و جێگایەک بێ ئەگەر کار نەکا بۆ سەربەخۆی وڵاتەکەی و میلەتەکەی من پێم وایە ئینسانێکی ناقسە بەڵام ئەگە سەر بەخۆی ئەوەندە ئاسان بواە مەلا مستەفای بەرزانی ڕایەگەیان قازی محەممەد ڕایەگەیان هەروەها شۆڕشی نوێژ جەنابی مامجەلال و جەنابی کاک مەسعود و ئەمانە بەڵام لەبەر ئەوەی کە نەتیجەی ئەوانە لە 150 لە دەستدانی خاچی کوردستانە و جارێکی تر فرۆشتنی ئەم منطقانە بە تورکیا و بە ئێران کە من حەزم نەکردم شتێ باسکەم بەڵگە و دلیلم لای ئەمە بەڵگە و دلیلەکان ئەگە ئیجازەمە دەی باسیەکەم لە کاتێکا کە برایانی پارتی ئەچن لەگەڵ ڕووزنەفتا کە ئیتفاقیەکەن و هەروەها بریتانیا و ئێران دێنە سەرخەت ئەڵێن ئەگەر هەموو دنیا ئەوە بۆ ئەبێ بچین کەرکووک بگرین بە نەتیجە پیپی لەگەڵ کە شەریکی کە کۆمپانیای نەفتی بریتانیا لەگەڵ ئێران ڕێکەوتن لە 112 نەوتی کەرکووک بۆ ئێران بێ و بەو شێوە هاتن کەرکووکیان کرد ئەمە سەرنجامی ئەمە بەدیوەکەی تر هەموو دنیا هاواری گوتیان ڕیفراندۆم مەکەن هەر کردیان ئەنجا چون 400 میلیۆن دلارشیان لە عەبادی وەرگرت هەر بە ئەوی بیان نفوزی یەکێتی بشکێن ئێستا ئەحمەد جبوری ئەبوو مازن لە ئاخر تەسریحەکەشی لامانەیە ئەڵێ ئەبوو مازن محافظی تکریتە ناسراوە بە ئەحمەد جبوری ئەڵێ ڕێکەوتین لەگە برایانی پارتیا کە ئێمە لە کەرکووکش محافزەیەکی عەرەب دانین. باشە بەس وتت باس تەقینەوەکانی کەرکووک لە تەقینەوەکانی کەرکووکە هی کابراایەکێ ناوی هینە ناوەکەیم ئێستا دێتە سەرناو ئەندامی ئەنجومەنی ئەندامی پەرلەمانی عێراقا و 2 دەورە جێگری وەزیری داخلی عێراق بووە و هاتوونەتە کەرکووک و ئێستا شتێکی ڕاگەیاندووە لە 4 کەناڵ بڵاو بۆتەوە لە هەر 4 کەناڵەکەی ئەڵێ ئەم تەقینەوانەی کە لە کەرکووک کراوە بۆمان دەرکەوتووە لە هەولێرەوە هاتووە و لە ناو ئەوەشا ئەڵێ ئێوە خۆشتان ئەزان لە هەولێر چێ باڵا دەستا یعنی بەس لە هەنێشۆ ناوەکەشیاوە کاک بە هەمەن زۆر بە کورتینی خولەگەگەر شتێکت مابێت چکە کاتم نەماوە سپاس دەکەم. عەدنان ئەسەدی ناوی عەدنان ئەسەدی ئەوەی کە تەسریحەکەی داوای عەدنان ئەسەدی لە ژنەی ئەمن و دیفاع مهاتەرات بکە ئەوە لە ژنەی ئەمن و دیفاعی عێراقی ئەتوانن بڕیار بۆ بیخوێنەوە تەمەشای کە بزانن لە ژنەی ئەمن و دیفاعی عێراقی چیڵێ ئەوە من نیم ئەوە لە ژنەی ئەمن و دیفاعی عێراقیە بە ڕسمی هاتوونە قسە ئەکەن ئەتوانی جوابی ئەوان دی ئەخاکە مۆزەعەکە لای منی لەبەرەوە جوابی ئەمە جوابی منەدا فەرموو لەبەر تووڕۆ جوابی ئەوان دەوە چاوەکە جوابی من نەدەوە ئێڵن تەقینەوە لە هەولێرەوە بێتە ئێوە دەسەڵاتدارن ئێمە هیچ دەسەڵاتدار بنیان نەمانێت هیچ دەسەڵاتداری بەڵام ئێستا ئەوە بەو شێوەیە عەدنان ئەسەدی ئەڵێ تەقینەوەکان لە هەولێرەوە هاتووە بە سارێ ڕقم سیارەکەشی گرتووە. کاک بە هەمان لەگەر بە کورتی لەبەرەوە ڕاستەکەی وەڵای وەنەوشە جامڕەشەکان ڕاستەکەی لە هەولێرەوە هاتن تا لە سلێمانی وەنەوشەی جامڕەش جەنابێت باسی ڕووزنەفتت کرد مەلا بەختیار دەڵێ باشترین عەقدی نێچیروان بەرزانی لەگەڵ ڕووزنەفتە ئەوە ئێوەن لەگەڵ قاسم سولەیمانی ڕێککەوتن
نەوتی کەرکک بدەن بە ئێرانیەکان بەس بیپی بێتە ئەوێ ئەوەیشی ئێستا ڕێگرە لەوەی نەوتی کەرکک تاڵان فرۆش بکرێت لە ڕێگەی بۆریەکانەوە بیپی تاڵانی بکە لەگەڵ ئێرانەکان عدنان ئەسەدی بزانێت چیە تۆ ئەکرێوەکو ڕاگەاندنکارە تەماشاکردن عدنان ئەسەدی چیەڵێ ئەمەش ئەسلحەکەیە موجودە ئەشوان هەموو کوردش ئەتوانێ ببینێ ئەتوانم لەواڵەکەی خۆشم ڕاوی کردەوە لەبەرەوە خۆم قسە ناکەم چۆن بە قسەیەوە ناکەم سپاس بۆ دوولاتان سپاس بۆ دوولاتان هیچی بەدەستەوە نابینێ لە کۆتایە مادە بەسەر ئەم قسانە بابم قسانە قسەی بازاڕین من بنزان لەگە خەڵکی هەردانانشم وەکەی ئەمە ئەسڵا هەندێک قساکە قسەی خەڵکی سیاسی شۆ عیبە یعنی هەر لەبێ ئەسڵ خەڵکی سیاسی وا قسە نەکە خیانەتی تو خاساغی لە حکومەتی حکومەت توی ئەعدام کە تۆ لە مادەی 406 محکومی کاکە توێچێکی لە تاوانبارەکان کاکە تۆ قسەی چیەکە ئێمە هەندێشت کۆتایی پێدەین کە لەبەر ئەومانەکە نێنی زیاتر ئەگەر بەری خێر کاکە توێچێکی لە تاوانبارەکان ئەوە تۆ توێ مێستا ئەعدام